و جەژنە پیرۆزە لەو گەنجە خوێنگەرمانە دەکەین کە عەماسەتیان دەجوڵێ بۆ دین. داوایان لێ دەکەم سەبر و ئارامیان هەبێ بەرامبەر بە ئینسانی دەغەڵ و دووڕ و منافق کاتێک سنووری خوا دەبەزێنن بۆ ئەوەی ئێمە ئیشی ئێمە ئەوەیە خەڵک ببینە بەهەشت نەک خەڵک ببینە جەهەنەم. بۆیە داواتان لێ دەکەم گەنجانی خوێنگەرم و گەنجانی بە عەماس و گەنجانی دیندار و خواپەرست لەسەر خۆ بن بە ئارام بن، ئاور مەدەنەوە لە ئینسانی دەغەڵ و دووڕ و منافق کاتێک سنووری دینی خوا دەبەزێنێت، کاتێک ئیستیهزا بە دین دەکات. ئەوانە هەڵگرن بۆ ڕۆژی خۆی، نەک لە ئێستادا زمانی زاری خەڵکی دەغەڵ و دووڕ بکەنەوە بەرامبەر بە ئەهلی ئیسلام. و با خەڵکی دەغەڵ و دووڕ و منافقیش بزانێت کە ئەمانە سنوور بەزاندنی دینی خوانە کەسێک کە قسە بە دین دەڵێت. با بزانن قسە گوتن بە دین بەزاندنی سنووری خوایە. بۆیە پێویستە ئاگاداری زمانی خۆیان بن، سنووری دینی خوا نەبەزێنن، لەبەر ئەوەی ئەوە دەربڕینی ئازادی بیرۆڕانیە، ئەوە پێشێلکردنی ئازادی بیرۆڕای خەڵکە کاتێکە کەسێک سنووری دینی خوا دەبەزێنێت. بۆیە داواکارم جەژنە پیرۆزە لە هەموو لایەک بێت، داواکارم گەنجانیش بە سەبر و ئارام بن.